بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان سڵاوتان لێبێت لە ڕووماڵێکی تایبەت لەگەڵتانین. ئەمڕۆ ئێران هەفتەیەمین گەڕی موشکبارانەکانی بۆ سەر ئیسرائیل ئەنجامدا، جیاواز لە 16 گەڕی ڕابردووی کە لە شەودا بوو. ئەمڕۆ استراتیژەتی ئێران گۆڕا، ئەمڕۆ لە ڕۆژدا هێرشەکانی ئەنجامدا و ژمارەیەک لە موشکەکان بەر ناو خاکی قەوارەی زایۆنی کەوتن و دەیان برینداری لە ناو قەوارەکە لێکەوتەوە. وتەبێژی سوپای ئیسرائیل دەڵێت 21 پارێزگای ئێرانمان ئەمڕۆ بە ئامانج گرتووە، 3 پێگەی موشکیمان بە ئامانج گرتووە. فەرماندەیەکی سەربازی کە ئامادەکاری بۆ هەڵدانی موشکەکان بۆ قەوارەی زایۆنی دەکرد ئەویشمان بە ئامانج گرتووە. لە بەرامبەردا ئێران وەزیری دەرەوەی ئێران دەڵێت بە هیچ جۆرێک ئێمە دانوستان لەگەڵ ئەمریکا لەسەر دۆسیە ئەتۆمی جارێکی دیکە ناکەینەوە، بە تایبەت کە لەم کاتەدا و سەرۆکۆمار دەڵێت تاکە ڕێگا بۆ کۆتایی هێنانی جەنگ لە ئێستاە ڕاگررتنی هێرشەکانی قەواری زایۆنی بۆ سەر وڵاتەکەمان بە بێمەرج. ئەوروپا بەردەوام لە هەوڵی دانوستاندایە بۆ گەیشتن با ڕێکەوتنی ئەم دوو لایەنە، لەگەڵ ئەوەی کە گومانیان لەسەرەکە هەندێکیان ڕۆڵیان هەبێت لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران. بەڵام ئەمڕۆ عەباس عێراقچی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هاوتاکانیان لە ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا لە سویسرا کۆبوونەتەوە و باسییان لە دەستپێکردنەوەی دانوستانەکان کردوێتەوە. هاوکات ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیش لەسەر پرسی ئێران و ئیسرائیل و ئاڵۆزیەکانیان کۆبووەتەوە و ئەنجامانی ڕاوبۆچوونی خۆیان لەسەر پێشهاتەکان دەربڕیوە بۆ تاوتوێکردنی ئەم پرسە و چەندین دۆسیەی پەیوەست بە هەمان پرسەوە. میوانەکانمان لە هەولێرەوە کاک شێرزاد مامە چاودێری سیاسی لەگەڵمان دەبێت. کاک شێرزاد سواز بۆ و کاتی بە ئێمەی بەخشیت و دکتۆر خالید حەیدەر پسپۆڕ ڕیابووری لە ستۆدیۆکانمانەوە لە سلێمانی لەگەڵمان دەبێت. کاک دکتۆر تۆش بەخێر بە سواز بۆ و دەرفەتەی کە بە ئێمەی دەبەخشیت و لە هەڵەبجەوە مامۆستا هۆشمەند عەتا مامۆستای زانکۆ لەگەڵمان دەبێت. سەرەتا دەچینە هەڵەبجە بۆ لای مامۆستا هۆشمەند عەتا. مامۆستا سڵاو لێبێت، دۆخی جەنگەکە تا ئێستا بەکوێ دەکات؟ ئایا بەپێی ئەو هێرشانەی کە یەک لە دوای یەک بۆ یەکتری دەیکەن زیاتر لە قوڵبوونەوەی شەڕەکان نزیکین یاخود بە پێچەوانەوە بەرەو ئاگربەست بەرەو هێوربوونەوەی دۆخەکە دەچین؟ بەڵێ سڵاوتان لێبێ، شەوتان باش. ڕاستیەکەی ئەو ئۆپراسیۆنی ئیسرائیل دەستی پێکردووە لە جومعەی ڕابردووە تاوەکو ئەمڕۆ نزیکەی 8 ڕۆژێکە بەردەوامە بە کۆمەڵێک قۆناغی جیاوازات تێپەڕیوە. لە ڕۆژی یەکەم ئەو دەسۆشاندنەی ئیسرائیل زۆر گەورە بوو، شەوچێکی زۆر گەورەی سەربازی و هەواڵگری گەورە بوو بۆ کۆماری ئیسلامی ئێران و بۆ سوپای ئێران و بۆ ڕێبەری ئێران. بەڵام وردە وردە کە تا کات تێپەڕێت دەبینین ئێرانیش وردە وردە توانیوەتی تا ڕادەیەک خۆی کۆبکاتەوە و تا ڕادەیەک توانیوەتی لە مەترسی ڕوخانی ڕژێم و لە مەترسی گەلە کۆمەکی و لە مەترسی ئەوەی کە هەندێک سوپرایزی دیکەی هەواڵگیری و هەندێک سوپرایزی دیکەی ناخۆی دەرەکی دەرەگایە بێ. پێم وایە ئێرانەکە تا ڕادێک تا بەرچاوان ڕوونتە و دەزانن لەکوێوە درێژە بە بەرگری خۆیان بدەن. ئەوەی کە دەبین ڕۆژی دووە ئێرانیەکان توانیویانە بە کۆمەڵێک موشکی زیرەکی هایپەرسۆنیک و موشکی ئەو ناو جۆراجۆرانی کە لێنیان ناویان لێناوە لە شەهابیسێ و یا فەتاحوی ئەو شتانی کە ناویان لێناوە دەبین لەماوەی دووسێ ڕۆژی ڕابردووە تا ڕادێک دەبینین باڵانسی هێزی بنەوەعەن گۆڕانکاری بەسەراهێناوە تا ڕادەیەک ئێرانیەکان ورەیەکیان تەوە و تا ڕادەیەک کاریگەریشی هەبووە لەسەر ئاستی پێگەی ئێران لە جەنگەکەیە و کاریگەری هەبووە لەسەر گۆڕینی ڕای نێودەوڵەتی و ڕای جیهانی سەبارەت بە بەردەوامبوونی جەنگەکە. باشە ماوەساوەشمان مێژووی ململانەکانی هەردوو وڵات ئیسرائیل و ئێران بۆ کوێ دەگەڕێتەوە؟ ئایا مێژوویەکی دوورمەودای هەیە یاخود دەگەڕێتەوە بۆ؟ تا ئێستا ئێمە لە دۆخێکین کە بەڕاستی هەردوو هێزەکە تاکلایەنە بەردەوامن لە شەڕ، دوولایەنە بەردەوامن لە شەڕ. ئیسرائیل دەستی گرتووە بەسەر ئاسمانی ئێرانە، ئێرانەکان بە تەواوەتی هیچ تواناگی ڕاداری و دژە موشکی ئاسمانی ئەویان بەدەستەوە نەماوە. بەڵام لە هەمان کاتە ئیسرائیلەکان تا ڕادەیەک خەریک دەگەنە بنبەست هەموو ئەو ئامان جوشتانی کە دیاریان کردبوو لە ئاسمان و میان پێکاوە، بەڵام دەو دەچێت نەتوانن لەمە زیاتر بەتەنها درێژەی پێ بدەن چکە کاریگەری و لێکەوتەی هەم لە ڕووی ئابووری و لەسەر ئیسرائیل زیاترە، هەم ڕاستی لە ڕووی قەواعیدی جەنگەکەوە
لەوانەیە وردە باڵ بشکێتەوە. باشە مامۆستا وەشمەند، ململانەکانی ئێران و ئیسرائیل مێژوەکەی بۆ کەی گەڕێتەوە؟ ئایا مێژوویەکی دوور و درێژی هەیە یاخود پەیوەندی بە دۆسەی ئەتۆمیەوە هەیە کە پاساوی هێرشەکان بوو؟ خۆی ململانەکە ململانێکی مێژوویە، ململانەیەکە لە سەردەمی دەسەڵات وەرگرتنی شۆڕشی گەلانی ئێران و دوایی کۆماری ئیسلام دامەزرانی کۆماری ئیسلامی ئێرانەوە پەیوەندیەکانی ئیسرائیل و ئێران پەیوەندیەکی دوژمنکارانەیە و پەیوەندیەکە ینی خەتەری وجودی لەسەر یەکتر چ ئێران ئیسرائیل بە خەتەری وجودیدانێ سەر خۆی چ بە هەمان شێوە ئیسرائیلەکانیش ئێران بە مەترسیەکی وجودی سەر خۆیان دانێن. وەمە ژوای کردووە هەر لە سەرتاوە بە کۆمەڵێک وێزگەی جیاوازی دوژمنایەتی و شەڕی بەوەکالەتان تێپەڕن تاوەکو ئەوەی ئێستا دوای 46 ساڵ وردە جەنگەکە بووتە جەنگی ڕاستەوخۆ لەسەر زەوی یەکتر بە ئاماژ دەگرن. ینی نیگەرانێکی قوڵی ئێرانیەکان بەشێکی زۆری ئێرانیەکان و دامەزراوی ئاینی لە ئێرانە پێم وایە پەیوەندێکی بۆ ڕەوتە مێژوویەوە هەیە کە ناو خودی نخبەی ئێرانیا دروست بووە. یعنی ئەمەگەر بگەڕێنەوە بۆ ڕەگوڕیشەی ئەم نیگەرانی ئێران بەرامبەر بە ئیسرائیل دەبینی لە ساڵی 1953 کاتێک حکوومەتێکی بەنەک حکوومەتی محەممەد مصدق دەسەڵات وەردەگرێت ئەگەر چی حکوومەتێکی دیموکراسی و لیبراڵی پرۆوەستەر مەیلە ڕۆژئاوایی بوو، بەڵام لە هەمان کاتا لەبەرەوەی کە بەرژەوەندەکان ڕۆژئاوای خستە خەتەرەوە دەری خۆماڵیکردنی نەوتوانەوە هاتن بە کۆدەتایەکی سپی محەممەد مصدقیان سەر دەسەڵات لا برد و دووبارە محەممەد ڕەزا شایان هێنایەوە سەر تەختی دەسەڵات و هەموو ئەو هەوڵە ریفۆرم خوازانی کە لە ئێراندا هەبوو لەباریان برد. ئەمە ژوان هەر لەسەر لەو قۆناغەوە نیگەرانێکی قوڵ ناو نوخبەی سیاسی ئێرانیا ئیتر بە هەردوو باڵەکەی بەڕەوتە چەپەکەیە کە لە حیزبی تودایە خۆی بینیەوە و بەڕەوتە ڕۆحانی و ئیسلامیەکەیە کە لە ویلایەتی فەقیه و دامەزراوەی ئاینی شیعی لە ئێرانە خۆی دەبینیەوە. هەردوو کامپیان وا بوو ڕۆژئاوا و ئیمپریالیزم کەوکاتە لە تێرمێکی جەنگی سارد ئیمپریالیزم بەکارێنا خەتەرێکی زۆر ئێران. ئەمە ڕەنگی دایەوە لە شۆڕشی گەلانی ئێرانە کاتێک ئێران شۆڕشی کرد ئیسرائیلەکان و ئەمریکەکان بە چەندگای ئۆپراسیۆنی هەواڵگری ویستیان شۆڕشەکە لەبار بن. ئەمە وای کردووە لەو کاتەوە تاوەکو ئێستا ئێران دروشمی مەرگ بەر ئیسرائیل و ئەوانە بەرزکاتەوە و هەوڵ بدات کۆمەڵێک وەکیل و کۆمەڵێک جەنگی نەرایەتی ناوچەکە دژی ئیسرائیل بەرپا بکات و دەبینە ساڵانی نەوەتەکان ئێران دەستی دەکاتە ئەرژەنتین بە پێی هەندێک لە سەرچاوەکان بازەوە دەکەن ئێران بەدبار کراوە بە پێی 1946 سەفارەتی ئیسرائیل و بنکەیەکی ڕۆشنبیری ئیسرائیل لێ بە ئامان دوگێ سەدا کەس ببنە قوربانی و ئەمە ژوای کردووە بەردەوام هەردوو لا دەستگای هەواڵگری و دەستگای هێنەکانی هەردوو لا و لە ڕێگەی شەنجەری بەوەکالەتەوە بەردەوام لە ململانیە و لە جەنگ دابن. زۆر باشە. دکتۆر خالید حەیدەر پسپۆڕ یابووری لە سلێمانیەوە لەگەڵمانە. دکتۆر ئەم جەنگە ماوەی 8 ڕۆژە بەردەوامە و باس لەوە دەکرێت کە تێچووی هەر درۆنێک هەزاران دۆلارە هەزاران ملیار دۆلارەوە تێچوونی خستنە خوارەوەکەی لەلایەن سیستمی بەرگەریەوە زۆر لەوە زیاترە. کاریگەری ئابووری ئەم جەنگە لەسەر هەردوو وڵات چۆنە بە تایبەت لەسەر ئیسرائیل؟ سپاسەکەم بەنەوە خۆی بەخشەدە مهرەبان خۆی ئەوەی کە دیارە وەکو لایەنی تەکنۆلۆژیا ئیسرائیل زۆر پێشکەوتوترە لە بینن بەڕێستاندا بواری بەکارهێنانی فرۆکەی جەنگی پێشکەوتوو ئێران هیچ بەداخەوە لەو عینینەی نییە کە بتوانێت بەرگری لە خۆی بکە، بەڵام بە ئەوان بە موشکەوە توانیونە تا ئێستا تا ئەم دقەیە بەرامبەر بە ئیسرائیل لە نێوان دوو کەوانە ئەمریکا بوەستن لەبەرەوەی جەنابتان ئەزان خودی ئیسرائیل بەبێ هاوکاریکردنی ئەمریکا ناتوانێت بەرگەی لەوانەیە دووسێ ڕۆژ نەگرێت لە شەڕکردن لەگەڵ ئێرانە. ئەنجا لێرە ئەوەی کە ئێوەی بەڕێز ئاماژەدەم پێداوەکو لاینی ئابوووریەکە باسەکەم بۆ جەنابتان هەردوو ئابوووریەکە ڕۆژانە تقریبان 1 ملیار دلار تووشی زیان و زەرەر ئەبنواتە هەردووکیان لە یەک مانگدا بنمونە ئەگەر باسیەم بکەین 6 میلیارد دلار زەرەرەکەم، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لێرە ئەوەی کە ئابووری ئیسرائیل بەرهەمی وڵاتەکەی بۆ ساڵێک تقریبا 583 میلیارد دلارە بۆ 10 میلیۆن کەس بەراوردکردن بەوەی کە لە ئێران هەیە 418 میلیارد دلار بۆ 87 میلیۆن کەس، واتە ئەگەر بێنە سەر داهاتی تاکێک لە ئیسرائیل تقریبا ئەوەی کە باس ئەکرێت تقریبا لە ئاستی ئەڵمانیا و بریتانیا و هەندێک لە وڵاتە پێشکەوتوەکان ئەبێ ئەوەی کە بەرکەوتووی هەر هاوڵاتیەک
یاخود دەستی ئەکەوێت لە ماوەی مانگێکدا تقریبان نزیکە $5,000 ئەوەی لە ئێران دەسێکەوێ هاوڵاتێکی ئێرانی تقریبان کەمترە لە $400 و 400 و شتێک دلار واتە لێرە ئەگەر بەراوردی ئابوووریانە بۆ بابەتەکە بکەین کێ ئەتوانێ بەرگری زیاتر بگرێ وەکو کات بینی ئەوەی کە تووشی زەرروزیانێکی زۆر گەورە ئەبێ خاوەندداهاتە گەورەکەیە کە ئەو داهاتەی پێناگات تووشی زەرروزیانێکی زۆر گەورە ئەبێ جگەلەوەی کە تا ئێستا کەسێکی بەنمونە لە ئیسرائیل تووشی ئەم هەموو جۆرە نەبووە لە تەقینەوە و ینی بۆمبارانکردنی با بڵێنی ئێران لە ڕێگەی موشکەوە تایسە تووشی حاڵەتی وانە بووە بەدەر لە ڕووداوەکانی غەزە ئەوەش تەنها هاوڵاتی مسلمانی فلستینی تووشی حاڵەتەکە بووە ئەگینە وەکو خۆیان وەکو ئیسرائیلیەکان تووشی حاڵەتی وانە بوونە بۆیە لەو براوتکردنە وەکو لاینی ئابووری و لاینی دەرونی تەسەوریەوە ئەەکەم کە هاوڵاتی لە ئیسرائیل نەتوانێت بەرگەی ئەم درێژەدانە بە شەڕەکە بگرێ بەردەوام ئەم شەڕە بتوانێت با بڵێن لەگەڵ حکوومەتی ئیسرائیلیا تووشی با بڵێن خۆپشاندان لەوانەیە ببن یاخودنیەک ببێ حکوومەتی ئیسرائیلی بۆیە هاوڵاتی بەرگەی ئەوە ناگرێت کە لەم دۆخە بمێنێ بە بەراوردکردن بە هاوڵاتێکی ئێرانی کە دۆخی ژیانەکەی وەکو عەزیز جەنابتانم کرد $400 تقریبان $410 شتێکی وایە کەم ژیانی لە ئاسیکی زۆر باش نییە هەرچەند ئێستا دەنگ و باسی ئەوەیە کە وردە هاوڵاتیانی لە ئێران بچنە سەر جادەوە ئەمەش با بڵین گرێوێکینی کە زۆر پشتی پیابەستێ یاخود بە هیوای ئەوەیە کە ئەم جۆرە جوڵە لە لاینی هاوڵاتیان لە ئێران حکوومەتی ئیسرائیلی با بڵێن بنمونە پشت بەوە ئەبەستێ کە خودی هاوڵاتیانی ئێرانی بتوانن شکست بە حکوومەتەکان بێنن و لە ئەخیرەوە ئەو براوە بێ لە شەڕەکە بەڵام من تەسەوری ئەوەکەم وەکو خۆم بە بۆچوونی خۆم تەسەوری ئەوەکەم ئەگەر شەڕەکە درێژێ پێ بدرێت ئێران بەرگەی ئەوە ئەگرێت لەوانەیە بۆ مانگ و زیاتریش بەبێ هاوکاریکردنی ڕاستەخۆ ئەمریکا ئیسرائیل قەت دەرەقەتی ئێران نایەت بەڵ باشە دکتۆر نرخی نەوت نرخی دۆلار نرخی ئاڵتون ئەمانە هەمووی گۆڕانکاریان بەسەرداتوە و کاریگەریەکان چۆن دەبن ئەگەر درێژەی جەنگ هەبێت ئەگەر جەنگەکە بۆ چەند ساڵێک بقانێ بە تایبەت ئەمڕۆکە وەزارەتی بەرگری ئێران توێتی ئامادەی چەندین ساڵین بۆ جەنگ نا من تەسەوریەوە ناکەم شەڕەکە ئەمریکا بهێڵێ بگاتە ساڵ و باس لەوە بە هیچ شێوەیەک محاڵە ئەوە شتێکی وان نابێ طبعا ئەمڕۆ شتێکم خوێندەوە کە خودی ئەوان لە سەرەتاوە باسی ئەویان کرد کە ئامانجەکەیان تەنها بەرنامەی ئەتۆمی ئێرانە بەڵام حەقیقەتەن وانە بوو هەندێک شت بڵاو کراوەتەوە ئێستا لە میدیاکان لە فەیسبوک لە شوێنان تا ڕادەیەک تەسەورەکەم ڕاست بێ کە لە دقیقەی سفرەوە هەوڵیانداوە بۆ تیرۆرکردنی ڕێبەری ئاینی یاخود باڵێنینی ئێران خامنەئی نەیانتوانی ئەو شتە جێبەجێ بکەن ئیتر کە نەیانتوانی دوای دڵنیا بوون کە نەکرا شتەکە بابەتەکەیان ئامنجەکان خستە چوارچێوەی ئەوەی کە تەنها ئەیانەوێ بەرنامەی ئەتۆمی ئێران پەک بخەن و دوای بخەن ئەو با بڵین گەیشتن بە چەکی نەوەوی دوا بخرێ لە ئێستا باستەوە کرێت کە دوا خراوە بۆ ماوەی لە 2 ساڵ بۆ 3 ساڵ بەهۆی ئەم شەڕە دوا خراوە گەشتن بە چەکی ئەتۆمی مهم بەر حاڵەوەی کە ئەوەی بە ڕێز باسی ئەەکەن لێرە تا ڕادەیەک ئەوەی کە ئەگوزەرەیە ئێستا ئەم دقی نرخی نەوت تقریبان سەروی $72 بەگشتی با بەراوردکردن بە ئەوەی کە پێشتر تقریبان لە 64 و لە 62 بۆ 64 تقریبان لە 100 نرخی نەوت زیادی کردووە دۆلاریش بە هەمان شێواز ئەبینن بەڕێستان ینی لە بازارەکانی خۆمان نرخی دۆلار زیادی کردووە بە بەراوردکردن لەوەی کە جاران هەبوو ئەمەش بە تەکید ئەو هۆکارەکەی ئەوەیە کە ترسی ئەوەیە کە ئەمریکا کە سەرچاوی سەرەکی نردنی دۆلارە لە ئەنجامدان لە ئەنجامی فرۆشتنی نەوتی عێراقی ئەمریکا دۆلارەکەی بۆ ئەنێرێ لەوانەیە پرۆسەی نردنی دۆلارەکە دوا بکەوێت و ببێتە کێشەیەک بۆ بواری نەقدی لە ئابووری عێراق و بەتەکید هەرێمی کوردستانیش لەگەڵ عێراقە تووشی ئەو حاڵەتە بێ گرنگترین پەناگە بۆ با بڵێن پارەداران بۆ سەرمایەداران بۆ ئەو کەسانێک کە لە بواری بازرگانی و نەوت و ئاڵتونەوەنە پارە خەرجەکەن بابەتی با بڵین ئاڵتونە کەش وەکو عەرزی جەنابتانم کرد ئاڵتونەکەش
زیادی کردووە تقریبا 80 دلار تۆزێک لەوە زیاتر زیادی کردووە لە ئێستا ئەم دقەیە بە بەراوردکردن بە پێش با بڵێن پێش شەڕەکە. ئەمەش بە تەکید زێر وەکو ئێوەی بەڕێز ئەزانن هاوڵاتی بەڕێز ئەزانێ گرنگترین پەناگەیە بۆ سەرمایەدار بۆ پارەدار کە پەنای بۆ ئابات لە ئەنجامدانی ئینی شەڕەکە دۆلار تا ڕادەیەکی زۆر بەرد بکرێتەوە بە نەوت و بە ئاڵتون تا ڕادەیەکی زۆر مەترسیکی زیاتری لەسرە بە تایبەت ئەگەر لە باسی عێراق و کوردستانی خۆمان بکەین نەوتەکە بە هەمان شێواز بۆیە جێگیرترین با بڵێن سەرچاوە یاخود جێگیرترین بەدیل لە بینی ئەو ئەو سێ بەدیلە جێگرەوە هینی ئاڵتونەکەش لێرە تا ڕادێکی زۆرەکو دیارە ئەو بڕێکە دەرهێنراوە لە زەوی تا ئێستا تا ئەم دقا باس لەوەکرێ لە 1970 ئەوەی کە لە ئیمکانیەت و توانای زەوی هەیە لە زێر دەرهێنراوە و ئیتر بازرگانی پێەکرێت بازرگانی وەکو خودی کانزاکە یاخود وەکو پارە وەکو احتیاطیات کە بەکارە هێنرێت 1970 ئەوەی کە ماوە دەرنهێنراوە 120 و ئێوەی بەڕێز ئەزانن کە دانیشتوان وردە لە زیادبووندایە بۆیە لەگەڵ زیادبوونی دانیشتوان و خواست لەسەر هەموو بابەتێک وەکو خواردەمەنی و بابەتەکانی تر ئەوانێک کە زۆر گرنگن خواست لەسەر زێڕی زیادەکەەوە بە تایبەتتر ئێستا لەم دقەیە کە باسی ئەم بابەتە ئەەکەین خواست لەسەر زێر زیاتر باشە دوکتۆر مەترسی لەسەر کاڵا خۆراکیەکان ئێستا هەیە بگوراگەر پرسیارەکە دووەڕکەیت و بەڕێستان مەترسی لەسەر کاڵا خۆراکیەکان بە تایبەت لە ناوخۆی ئێراندا کە هەندێک باس لەوە دەکەن کە گرانی نەبوونی نان نەبوونی ئاردەمانە دروست بووە. بەڵێ بە تاکید ئەوە جناتە نازانن ئێستانیانی ئەوەی کە زۆر دیارە هەمیشە سەرچاوی وزە و پەیداکردنی وزە و دابینکردنی وزە لە هەر وڵاتێکە شەڕ ڕوادات لە وڵاتە لەگەڵ وڵاتێکی ترە ڕێک ئەوە ئەبێتە ئامانج بۆیە ڕێک ئەو ئێران بە نمونە بە تایبەت سەرچاوی پەیداکردن و دابینکردنی وزە نەوت و سوتەمەنی و بابەتەکانی تر ئەبن بە ئامانجی فرۆکەکان بە تاکید ئەوەش ئەبێتەوەی کە خستنە ڕووی نەوت لە ئاستی پێویست نەبێ ئەمە بۆ هاوڵاتی خودی هاوڵەتی لە ئێران و بە تایبەت بۆ هەرمی کوردستانیش کە ئێمە وەکو ئێوە بەڕێز ئەزانن تقریبا یەک لەسەر سێ بازرگانی کە ئەنجام ئەدرێت لەگەڵ وڵاتانە هی ئێرانن یعنی کوردستان لەگەڵ ئێرانە و بە تایبەت لە دووباری زۆر گرنگ لە بواری خواردەمەنی و لە بواری سوتەمەنیش بۆیە تا ڕادەیەکی زۆر ینی بیر لەوە ئەکرێت ئێستا ئەم دقەیە کە خوا نەخواستە ئەگەر شەڕەکە درێژێ پێ بدرێت و بچێتە ماوەی ساڵ مانگ یاخود زیاتر لە مانگ لەوانەیە وردە کاریگەری هەبێت لەسەر خۆراک و نرخی خۆراک لە دوو بوار یەکەم لەوەی کە لای خۆمان خوا نەخواستە کەمە بێ ئەوە وەلیەکە کە نرخی خۆراک زیاد بکە جگە لەوەی کە خودی خۆراکەکە کە هاوردە کرێت لە ئێران لەوەیە کە نرخ زیاد بکە لای ئێمەش زیادەکە بەڵام ئەوەی زۆر گرنگە ئێمە سەرچاوێکی ترمان هەیە لەخوا بە زیاد بێ سەرچاوێکی ترمان هەیە کە بنمونە لە تورکیەوە بۆمان دێت یاخود لەوانەیە ئێمە زۆر بە ئاسایی تەعامل بکەین لەگەڵ حکومە ئیتیحادیە بۆ دابینکردنی خۆراک دوای ئەگەر دەرفەتە بووینە سەر کاریگەریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان مامۆستا هۆشمەند دەگەڕێمەوە بۆ لای تۆ ئەم درێژە ئەگەر ئەم جەنگە ئەگەر درێژە بکێشێت وەکو ئاگاداریت ئەمریکا بە ئاشکرا پشتیوانی خۆی بۆ ئیسرائیل دەربڕیوە لە بەرگری لێکردنی و وتویەتی لە ماوەی 2 هەفتەی ترا ئەگەری هەیە کە من بڕیار بم لە بەشداریکردن یا لە بەشداری نەکردن ترامپ دەتوانێت بڕیاری بەشداریکردن لە جەنگ بدات بە ئاسانی یاخود سەختی خۆی هەیە بەڵێ خۆی جەوهەری کێشەکانی نێوان ئیسرائیل و ئێران یان نێوان ئەمریکا و ئێران لەسەر دۆسیەی ناوەکی ئێرانە ئەم دۆسیەیە بە درێژایی چەندین ئیدارەی ئەمریکی و چەندین سەرۆکۆماری ئێرانی ئەم دۆسیەیە لە چەندین گفتوگۆ و دانیشتنی بۆ کراوە چ لە
ڕۆژهڵاتی ناوەڕاست لە عومان و چ لە ئەوروپا لە قۆناغەکانی پێشووترا بەڕێگەی ئاشتی ڕاستێکی ئەم پرۆسەیە چارەسەر نەکراوە ئەگەر چی لە سەردەمی ئۆبامایە وردە و دەڕێکەوتنیە کرا ڕێکەوتنامەی JCPOA کرا و دوای بەڵام کاتێک کە ترەم هات سەردەسەڵات کولی یەکەمی ترەم لەو ڕێکەوتنامەیە کشایە و ڕێکەوتنامەکەی بەکارەسات لە ناوبردوو ئەو ڕێکەوتنامەی دڕاند ئەمە وای کردووە بە درێژایی ئیدارە بەردەوامەکانی ئەمریکا کاتێک قسەی لەسەر سیاسەتی دەرەوەیان و کاتێک قسەی لەسەر مەسەلەی ناوەڕاست هەمیشە ئێران پێگەکی زۆر گرنگی هەیە و لە دۆسی ئێرانیشە دۆسی فایلی ئەتۆمی و مەلەفی ئەتۆمی ئێران مەلەفێکی زۆر گرنگە ئەوەی کە دەبینین ئێران وڵاتێکە هێشتا نەبووتە خاوەن چەکی ئەتۆمی و لەبەرەوەی کە ئێران پەیوەندە دەرەکیەکانی لەگەڵ ڕۆژئاوای زۆر باش نییە و لەگەڵ ئیسرائیل لە بنیانێکی زۆر گەورە قوڵدایە بۆیە ڕۆژئاوا بە دیاریکراوی ئەمریکا و ئیسرائیل زۆر نیگەرانی ئەوەن کە ئێران دەستی ڕابگا بە چەکی ئەتۆمی و بۆ ئەوەش هەموو هەوڵێکیان داوە یعنی ئێمە گەڕێنەوە بۆ پێش ئەم قۆناغە و پێش ئەم ڕووداوانە بینیمان کە ئێران ساڵانی ڕابردووە یەکێک لە زانا گەورەکانی بووە وزەی ناوەکی ئێران کە فەخیمزادە بوو لە ئێران تیرۆری کرد و دوایەوە بە چەندین ڕێگای جیاواز لە ڕێگەی ئەجنتەکانیەوە لە ئێران زاناکانی ئەتۆمی ئێرانی تیرۆر کردووە و دواتر لە ڕێگەی بە هەمان شێوە لە ڕێگەی توانی دەستی ڕابگا بە دۆسی هەستیارەکانی ئەتۆمی ئێران و هەر ئەمەش جومەنی ئاسایش و بردیە ناو کنێست و بردیە ناو کۆنگرێسی ئەمریکی بۆیە مەسەلەی دۆسی ئەتۆمی ئێران مەسەلەی زۆر هەستیارە ئەمریکا و ئیسرائیل هەرگیز نایەڵن ئێران بێتە خاوەنجێکی ئەتۆمی ئەگەر ئەو ئەگەرش بکاتە ئەوەی ئەگەر بگاتە ئەوەی کە چەکی ئەتۆمیش بەکار بێن لە دژی ئێران و بەتایبەتی ئیسرائیلەکان کە تاکە وڵاتن ڕۆژهڵاتی ناوەڕاستە کە خاوەن چەکی ئەتۆمین ینی بە باوەڕی من هەر کاتێک دڵنیا بوونەوەی لەوەی کە ئێران دەستی نزیکە لەوەی دەستی بکا بە چەکی ئەتۆم ئەوانە توانەوە چەکە بەکار بێن و بەکاریشی دەهێن لە ئێرانە چکە پێشتر ئێمە ئەزمموی دیکەی مێژوویمان هەیە لە شەڕی ئیسرائیل لەگەڵ میسر لە ساڵی 1970 هەموو ئامادەکاریەکرا بوو فڕۆکەکان هەمویان تەچیزکرا بە کڵاوەی ئەتۆمی ناوەکی ئەوانە بەڵام بۆ حاڵەتی لە ناکاو بۆیە دوور نییە لە حاڵەتێکە ئەگەر ئێرانیەکان ئەگەرچی ئێستا ئەو هەموو ژێرخانە ناوەکیی کە چەندین ساڵە بە هاوکاری رووسیا و سین و تۆتاقە ناوخۆیەکان دروستیان کردو زیانی زۆر پێگەیشتووە بە پێی ئەو راپۆرتە میدیانەی کە بەسەکرێ و بە پێی ئەوەی کە ئیسرائیلەکان ئاماژیان پێکردووە وێزگەی ئەتۆمی نەتەنس زیانێکی زۆری پێگەیشتووە بەڵام هەندێک لە شارەزایان پیان وایە بەشێکی زۆری قوڵایی پیتاندنی یۆرانی و سانتریفیوژەکان لە ژێر شاخەکاندایە کە بە ئاسانی هێزی ئاسمانی و هێزی موشکی ئیسرائیل ناتوانێت پێ بگات و تەنانەت هێزێکی و ئەمریکا هەندێک لە راپۆرتەکان ئاماژە بۆکەن ئەمریکا گومانی لە هەیە لەوەی کە بتوانێت وێزگەی ئەتۆمی فۆردۆ کە لە قوڵایی شاخێکی ساخەری زۆر گەورەدایە بتوانێت زیانی پێ بگەێنێ و ئەمەژوا دەکات کە بەڕاستی دووریانێکی زۆر ترسناک لەوانەیە ئێرانیەکان چەندین ساڵە گەمژەنین ئەمایان پێشببینی کردو کە ڕۆژێک ڕۆژان هێرش بکەێتە سەریان کێ دەڵێ ئەنی کێ دەڵێ کە ئێرانەکان وێزگەیەکی تری نهێنیان نیە ئەم وێزگانێکی ئێن باسییان دەکەین ئەو وێزگانن کە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم سەردانی کردوون کامێری لێداناون چاودێریان دەکات تابعیان دەکات و کێ دەڵێ ئێرانەکان لە شوێنێکی کە ئاوی قورس و وێرانی پیتێراویان ئامادە نەکردبێ کەن زۆر نزیک بن لەوەی لە حاڵەتێکی ناکاوە زۆر باش نەگەڕێمەوە لای تۆ لەوە چێت هەندێک گرفت لە دەنگی من هەبێت کە پێم وایە لەوە چێ زۆر باش نەگاتێتەوە ماوە کاک شێرزاد سڵاوت لێبێت گوێت لە منە کاک شێرزاد بەڵێ سڵاو لە خۆت و لە بینەرانی پەیام و لە دوومیوانە بەڕێزات سپاس کاک شێرزاد هەردوو لایەنی ئیسرائیل و لایەنی ئێرانیش ئەزممویان لە جەنگدا هەیە بەڵام جیاوازیەکە لێرەدا ئەوەیە کە ئێران ئەزمموی جەنگی درێژخایەنی هەیە بەڵام ئیسرائیل بە پێچەوانەوە لە ماوەیەکی کورت تا جەنگەکان یەکلایی کراوەتەوە ئەم جەنگە ئەگەر درێژە بکێشێت ئیسرائیل توانای بەردەوامی هەیە بەڵێ بەناوی خوای گەورە زۆر سپاس دەبە و دەرفەتەی ئەو جەنگەی کە ئێستاکە لە نێوان ئێران و ئیسرائیلە ڕووی داوە ڕاستیەکەی ئێمە زۆر جاروێ شتێ پێدەگوتری بیر و بۆ چونەوە هەم خەڵک دەتوانین دەری ببڕێ وەکو تەحلیل و شرۆڤە ئەو پسپۆڕان و بابنێت چاودارانی سیاسی زیاتر لەسەر بابەتی قسەی دەکەن
بەڵام ئەوەی زانیاری دروست بیتن لەوەی تۆ بتانی بابەتێک شەنوکە و بەکەی بریتێ لە استراتیژی خودی ئەو وڵاتی دیارەوە کە بەو شێوەیە کە ئیسرائیل وەکو بابرێن ئەو شەڕانی کە کردیتی بە درێژایی مێژووی هەوڵی داوە لە ناکاو جەنجێک بەرپا بکاتن ینی وەکو بابرێن سەلاحەتەکانی سەرۆشی ئەمریکا جەنگەکەی لە نێوان مەسەرەن 48 کاتژمێر 3 ڕۆژ 2 ڕۆژ یان ڕۆژێک بیتن هێرشی لە ناکاو بکاتن و بە چەند سەرکردێکی باڵا و چەند شوێنێکی بابرێن سەرەکی وەکۆی کە لە بەرامبەر بە ئێرانیش کردی لە شەوی پێنجشەم لەسەر لە شەوی جومعە لەسەر شەموویدا پێنجشەم لەسەر جومعەی شەوەکەی کردی ویستی لەو بابرێن فترە زەمەنیەی تاوەکو 24 ساعت 48 ساعتی بەسەدا بڕاتن شکست بە ئێرانبێنی یان بیگەهاتە دۆخەچی و خۆپشاندانی ناوەخۆ ڕوو بداتن و بە حساب کۆتایی بۆ سیستەمە بینی کەواتە ئیسرائیل لە استراتیژەکانی وایە شەڕی کورد خایەن بابرێن کورد مەودا بکاتن بۆیە ینی تەحملکردنی یاخود ئیدامەدانی شەڕەکی چەند هەفتەیی یاخود چەند مانجی یانەگە زیاتر بڕواتن وەکو نمونە لە بەرچاومانەوە ئێستاکە لە دوای هەفتی ئۆکتۆبرەوە لە غەزا ڕوودەداتن لەگەرەوەی بابرێن وەکو هاوسەنجی هێزەکەیان حەماس لە چێندەرەوە ئەو هێز و تەرەستانەی ئیسرائیل لە چێندەرێک کە بە پشتگیری و داعمەکی ئەمریکی ئەوروپی لا مەحدود و بە سەمتەکی و بێدەنجێکی عەرەبی لا مەحدود ئەو جەنگەی بەردەوام دەکات بۆ ینی وا پێناچێتن ئیسرائیل بتوانێت تەحملی شەڕەکی یەکجار زۆر بکات بە تایبەت دەتوانم بڵێم لە دوای هەشتا و قسوور سارەوە لە دوو بابرێن تەسفیاتی عەسابەی هاغانە وەختێکە ئیسرائیلیان هینا ناو فەڵەستین یەکەم جارە تەل ئەبیبی کۆبڕا موشەکی بالیستی بەرکەوی درۆنی بەرکەوی بینایی تیجاری بینایی مخابراتی بینایی عسکەری و دەنجی ئەو تەقینەوانە دەتوانم بڵێم بە تایبەتی دانیشتوانی ئیسرائیل و حتا لەسەرکی ئەمنی و لەسەرکی سەربازی تووشی شۆ کردیە ئەوە گەورەترین بربەستە لە بەردەم ئیسرائیل ینی پێرێکە بە تەحدید نەتەنیاهۆ ڕایگەیان وتی ئێمە هیچمان پێناکرێت لەوە زیاتر داوا دەکەم لە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە زووترین کات یارمەتیمامدا لە بۆ لە ناوبردننی هەردوو مەفاعیلی نەوەوی فۆردۆ و ئاراناک ئەگە ئەو دوێ لە ناو بباتن دەتوانێت ئیسرائیل بڕێ سەرکەوتوو بوو من جەنگڕا دەگرم و کۆتاییم بە پرۆگرامی ئەتۆمی ئێران هێنا وەلەو ئەوە خۆی دەخەڵەتێنی پرۆگرامەکە زۆر لۆی بە فراوانترە کە ڕاگەیەندرا ئیعلان کرایە ئەمریکا لە ئێستادا ناتوانانی بێتە ناو جەنگەی بەڕاستەکەی بەڵام ئیسرائیل تەحملی کەمە باشە ئیسرائیل ناتوانێت بە ئاسانی بێتە ناو جەنگەوە وایە لەم کاتەیە ڕۆڵی رووسیا و چین چییە بێ ئەوەی ئەوانیش لە دوورەوە چاوەڕێی لە ناوچوونی هاوپەیمانەکەیانەکەن یاخود دەستێ وەردان دەکەن بەڵێ خۆی ئەمریکا ناتوانانی بێتە ناو جەنگەوە لەبەرەوەی عەقەبە و بربەستی زۆری لە بەردەمە تاکە شت بابرێن لە بەردەستی ئەمریکاوەیە سەرۆک سەلاحەتی 48 ساعت کە 48 کاتژمێر جەنجی هەیە ئەویش بتوانی جەنگەکی بابرێن لە ناکاو بە پەلەبی کاتن و بتوانی هەندێک بابرێن ئامانجی دیاریکراو بپێچیتن سەرۆک دەبی بگەڕێتەوە لە بۆ کۆنگرس لە 535 ئەندام پێک دێتن بەشەکی کە شیوخە سیناتۆرەکان پێدەگوترێت سێنات بەشەکیشی پێدەگوترێتە هاوس سەرۆک دەتوانێت تەنها مخاتەبەی 100 کەسەکەی بکاوەکو پرۆژە بڕیار پێشنیاری بکەین کە لە ئێستادا تەنها 10 کەسیان یەهودیەوەتە 100 لۆبی یەهودی لاوازە لە ناو خودی بنێ سێنەتەکانوە لە ناو هاوسیش 25 کەسیانەیە دەکات 100 لە 6 لەێن دەرێژ لۆبیەکان لاوازە و ئەو بابرێن تشکیلە 535 ئەندامە دابش بووە بەسەر جمهوریەکان و دیموکراتەکان کە لە ئێستادا بابرێن جمهوریەکان لەسەر حکومت دیموکراتەکان لە دواوان نالن هەندێک ئینجازات و هەندێک دەستکەوت بابرێن دیموکراتەکان بیکە بۆیە لە ئێستادا سەرۆک ناتوانێت ینی ترامپ چەند ڕۆژ هەوڵدەدا چەندین کۆبنەوەی کرد حتا کۆبنەوەی ئەمنی مستەغەری کە 48 کاتژمێرەکەی شەڕ بکە بەڵام لەوانەیە مەترسی زۆر بی توانە و قودرەتی ئێرانیان لە بەرچاونیە لە کەشتێبار هەڵگەرەکان بداتن لە قاعیدەی سیری قەتەڕی و لە عین ئەسەد بداتن و لە شوێنی تر بداتن ئەوە دەبێتە زەرورێکی زۆر و ڕەنگە ترامپ لەسەر حکوم لابسی بتە قوربانی ئەو یاریانە ئیسرائیل و نەتەنیاهۆ دەیکەن باشە کاگەر رووسیا و چین دەستێوەردان دەکەن سین پاکستان
بەڵێ ئەوەش تەواو کەمیان تەواو پرسیارەکەم هەرەوە بوو ئایا رووسیا و چین و هاوپەیمانەکانی ئێران دەستێوەردان دەکەن؟ وەڵی بەداخۆنی دەنگەکەت تەواو تێکچەوە ناگاتە لای من پرسیارەکەت. زۆر باشە با مامۆستا هۆشمەند لە هەڵەبجە وەربگرینەوە. مامۆستا دۆخی ناوخۆی ئێران لە ئێستاە جیاوازە، هەر کەسە و داخوازێکی بۆ خۆی هەیە. کوڕی ڕەزاشا داوای خۆپیشاندانەکە هۆشداری لە گەڕانەوەدا. ئایا ئەگەری ئاڵۆزبوونی دۆخەکە لەم کاتەیە هەیە؟ ڕاستەکەی ئەوە پرسیارێکی زۆر قورسە بە دیاریکرای بتوانین وەڵامێکی ڕوونمان بۆی هەبێ. بە دیوەکە لەبەرەوەی کە ڕووداوەکە زۆر تازەیە، هەموو هەفتەیەکە ڕوویداوە، پێم وایە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئامادە نین بۆ شوێنگرتنەوەی ڕژێم. هەر خۆی لە خۆیان ئەگەر سەرنجێکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بین لە کۆمەڵی کوتلەی ناوتەجانانیست دروست بوون، بەلایەکەوە ڕەزاشا کوڕینەوەی محەممەد ڕەزاشای پێشووە، کوڕی محەممەد ڕەزاشای پێشووە، لەلایەکەوە مجاهدینی خەڵقە، لەلایەکەوە حیزبە کوردیەکانن، لەلایەکەوە کۆمەڵێکە سایدی کۆمەڵی ڕێکخراوی ترن کە ئەمانە لە ڕابردووان نایانتوانیوە هاوپەیمانەتیەک دروست بکەن و ڕوئیایەکی هاوبەشیان هەبێ بۆ داهاتوی ئێران، لەبەرەوە پێیان وانە بووە ڕوخاندنی ئێران و گۆڕانی ڕژێمی سیاسی لە ئێران نزیکە. و پێم وایە هەر ئەمەش نیشانەی ئەوەیە کە ڕۆژئاوایەکان و بەتایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هیچ پلانێکی نییە بۆ گۆڕێنی ڕژێم لە ئێستاە، چونکە ئێمە بۆەوەی لە ئێستای ئێران تێبگەین پێویستە بگەڕێنەوە ئەزمون لە ئەزمموی عێراق وەربگرین، شەڕی عێراق وەربگرین. ئەینە ساڵی 91 کە ئەمریکایەکان هاتن کۆیتیان ڕزگار کرد و ڕژێمی عێراقەوە دەرنا، ئەگەر چی عێراق لە باکوورەوە لە هەرێمی کوردستانەوە هەرچە پارێزاکە بە کەرکووکی شەو ڕزگار کرا بوو و لە باشوورەوە حیزبە شیعەکان ڕاپەڕینی شعبانیان بەرپا کرد بوو، بەڵام لەبەرەوەی کە ڕۆژئاوایەکان و بەتایبەتی ئەمریکا بەرچاویان ڕوون نەبوو کە کێ دەبێتە شوێنگرەوەی سەدام حوسێن کشانەوە و دوای 12 ساڵ دوای ئەوە هاتنجارێکی کە ڕژێمی عێراق سەدام حوسێن ڕوخاند. لەبەرەوە کە تەماشای ئامادەکاری من بەڕای خۆم دەبیم کە تەماشای ئامادەکاریەکانی ڕۆژئاوا بکەی، هیچ ئامادەکاریەکی نەکردووە بۆ ئەوەی کێ دەبێتە شوێنگرەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. و دیارە ئەمەش هێشتا ڕژێمی کۆماری ئیسلامی قۆناغی دیکەی مابێ و لاوانەیە دەرفەتی کەی مابێ و لەوانەیە دەرفەتی کە لە بەردەم دیپلۆماسیەت و لە بەردەم ڕێکەوتنە مابێ. ئەگەر بێت و کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوایە لەگەڵ مەسەلەی ئەتۆمی و لەسەر مەسەلەی ئەو نوێنەرایەتیانی ئەو پرۆکسیانی کە لە منتیقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیەە دەستیان لێبەردا و ئەگەر بێت و سازش بکات لە بەردەم بەرنامە چەکە بالیستیەکەکانی، چکەمە دەبێ بزانین کە دوای پەلامارەکەی ئەمجارەی ئیسرائیل، دوای ئۆپەراسیۆنی شەری ڕاپەڕی و بەڕاستی دۆخی ئێران دۆخەکەی پێشووی نییە، چی دیکە ئێران و کارتە بەهێزانەی لەسەر مەری زانستان نییە کە پێشتر هەی بوو و وەگەر پێشتر تەنها قسە لەسەر فایی ئەتۆمیەکرا، ئێستا لەوانەیە لە دانوستانی ئێستاە مەرجەکانی ڕۆژئاوا لەسەر ئێران قورستر بێ، لەوانەیە باڵ بکێشێ بۆ ئەوەی کە ئێران باڵەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ببڕن و لەوانەیە سەرکێشێ بۆەوەی کە ئێران بەتەواوەتی دەستبەرداری پرۆگرامی ناوەشیەکەی بێ. یعنی یەکێک لە نیگەرانەکانەوەی لە ئێران ئەگەر بێت و ڕژێمەکە هەمان ڕژێم بێ و عەقڵێت هەمان عەقڵێت بێ و ئەگە بەرنامەکە ئەگەر چی لە ئێستا شارێکوت بێ بۆ ئاشتی خوازانە، بەڵام لەبەرەوەی کە زەمینە هەیە و ئایدۆلۆژیاکە حازرە و زانەکانیش ئامادەن، هیچ دوور نییە 5 ساڵی کە 10 ساڵی کە دووبارە دەست نەکەونەوە بەرنامەی پیتاندنی چەکی ناوەکی. بۆی ئێران لە دوورانێکی زۆر قورسدایە یان تەسلیمبوونی تەواوەتی دەست هەڵگرتنی تەواوەتی لە بەرنامە ناوەشیەکەی و سازشکردن لەسەر باڵەکانی لە چەند ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سازشکردن لەسەر بەرنامی بالیستیکی وەکو ئەوەی کە تا ڕادەیەک بێتە وڵاتێکی ئاسایی ئەو پەیوەندی دیپلۆماسیانە لەگەڵ ناوچەکە و لەگەڵ ڕۆژئاوا تا یەک تۆنی دەنگ دوژمناتی کە لەگەڵ ئیسرائیلە هەی بۆ خای بکاتەوە. پێم وایە ئەمە ئەو بژاردانن کە لە ئێستاە لەلایەن ڕۆژئاواوە پێشکەشی ئێران دەکراون تا چەندی ئێرانیەکان لەسەر ئەمە دانستان دەکەن. پێم وایە کۆمەڵێک سیناریۆ هەیە ئەگەر دەرفەتە بێ ئاماژە بە سیناریۆەکانی شەکەین. ئەگەڕێمە وڵات بە بچمە لای دکتۆر خالید لە ستۆدیۆوە. دکتۆر، گەڕووی هورمز یەکێکە لەو چەکانەی کە ئێران هەمیشە باسیەکات، دەڵێت دای دەخەم و ئەمە چاودێرەکانیان لە تەحلیلاتەکانیانە دەڵێن سیاسەتی ئێران بەم شێوەیە، ئەگەر ئێران نەوت نەفرۆشەیە هیچ وڵاتێکی کەندا و ناتوانێت نەوت بفرۆشێ. ئێران ئەتوانێت گەڕووی هورمز دابخات؟ ئەزانیت چیە خۆی وەکو توانیم بەڵێ ئەتوانێ وەکو لاینی عسکەری وەکو لاینی سەربازی وەکو لەوەی کە شوێنەکەی کۆنتترۆل کردووە، بەڵام وەکو ئەوەی کە فعلن ئەتوانێت بڕیارێکی وا بدات
لێرە گەورەترین پشگیر بۆ ئێران بنمونە کە چینە سەرچاوێکی زۆر سەرەکی دابینکردنی نەوتی ئێرانە لێرەوە ئەو بازرگانیەکە لە هورمز تیاپەڕ تقریبان ڕێژەی 125 لە بازرگانی جیهان بەگشتی و بەتایبەت لە بواری نەوتاوە تووشی زەرروزیانە بێ خودی سینیش تووشی زەرروزیانە بێ بۆیە لێرە تەسەوڕ ناکەم بە ئاسایی بتوانێت بڕیارێکی وا بدات بەڵام ئەبینی جەنابەت لەم ئەگەر ناوی بنین لەم درامای کە ئێستا هەیە و ئەنجام ئەدرێت من وەکو درامایەکە ئەیبینم بەڕاستی ئەمریکا و ئیسرائیل ئەنجامی ئەدەن دژی ئێران و دژی ناوچەکە بەگشتی تەسەوڕەکەم لێرە نە ئەمان بتوانن دەرەقەتی ئەوە بێن کە ئەمریکا لە ئێران بدات بەتایبەت لە دوا قسەکان و هەڕەشەکانی رووسیا کە ئەوش ئەڵێ ئەگەر ئەمریکا دەسوەردان بکە دەسوەردانی ئەم شەڕ بکە ئەوش ڕێک دێتە ناو شەڕەکەوە لە هەمان ئاست و بە هەمان شێواز چینیش هەڕەشەیەوەی کردووە و کۆریای باکووریش بۆیە تەسەوڕ ناکەم هەردوو لا بتوانن ئەم بابەتە ئەنجام بدەن اینجا لەسەر ئەوەی هورمزەکە توانم شتێک بخەمە خزمەتی ئێوەی بەڕێز بخەمە ڕوو ئەڵێ هەر کەشتێک لەورە تێپەڕ ببێ بە یعنی ئەگەر باری تیاابێ بە 100 ملیۆن دلار ئێستا ئەم دقەی لە 50 بۆ 600,000 دلار تێچووی تێپەڕبوونی لەوێ زیادی کردووە لە دەریای سوور و لە کەناڵی سوێس لە 1 ملیۆن بۆ 2 ملیۆن دلار تێچووەکەی زیادەکە بۆیە لێرە شەڕەکە نەک تەنها کاریگەری هەیە لەسەر خودی ئێران و ئیسرائیل نەتەسەوڕەکەم کاریگەریە لەسەر ناوچەکە بەگشتی و بازرگانی جیهان بەگشتی بۆیە ئاسایی نییە ماسلەوە بکەین کە بێت ئێران هورمزدا بخات یاخود ئەمریکا بچێتە ناو شەڕەکەەوە بە ئاسایی ئەم بابەتە ئەنجام نادێت وەکو ئەرجی جەنابتانم کرد لە بەش یەکەم لە قسەکانم ئەوەیەکە من تەسەوریەوەکەم بەرگەی ئەوە نەگرێ ئیسرائیل درێ ئەم شەڕە درێژەی پێ بدرێت و ماوەکەی لەوانەیە لە 2 هەفتە بچێتە 3 هەفتە و 4 هەفتە هاوڵاتی لە ئیسرائیل بەرگەی ئەوە ناگرێت کە تحملی ئەم شەڕ بک بەم شێوازە لە ڕووی دەرونیەکە کە لای ئەوان زۆر گرنگترە لە ڕووی ئابوووریەکە لە ڕووی ئابوووریەکەشەوە دۆخی ژیانیان وەکو جاران نەماوە ئێستا هەمووی ئەترسن ئێستا هەمووی دڵنیانی لەوەی کە سبەی ڕۆژ ئەمێنێ نامرێ باڵم پیداویستەکانی ژیانی ڕۆژانە دابین ئەتوانێت دابینی بکەن دابینەکە قەت هاوڵاتی لە ئیسرائیل نەژیاوە لە دۆخێکیوە بۆیە تەسەوڕەکەم ئەگەر خوا نەخواستە شەڕەکە درێژ بکێشە بۆ 3 هەفتە و 4 هەفتە تەسەوڕەوەکەم کە ئێران بتوانێت تحمل و بەرگەی ئەوە بگرێ بەراوردکردن بە ئیسرائیل. زۆر باشە دکتۆر ئەمەوێ باس لە کاریگەری ئابوووریەکانی داخستنی ئەگەری گەروی هورمز بین لەسەر عێراق و لەسەر ئابووری جیهان بەگشتی بەڵام دوایم ناوبڕا دەگەڕێنەوە وڵاتان. دووبارە سڵاوتان لێبێت لەم بەشەی ڕووماڵەکەی ئەمانەوێت زیاتر سەرنجەکان لەسەر کاریگەری ئەم جەنگە لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و لە ڕووی هەژمونەوە لەسەر عێراق و بە تایبەتر لەسەر هەرێمی کوردستان لێک دێنەوە لە پێش ناوبڕەکە پرسیارم لە دکتۆر خالید حەیدەر کرد لەبارەی کاریگەری ئابوووریەکانی ئەگەری داخستنی گەروی هورمز دووبارە پرسیارەکەی لێ دەکەمەوە دکتۆر خالید ئەگەر گەروی هورمز دابخرێت ئابووری عێراق چی بەسەر دێت بەکوێ دەگات ئایا ئەویش هاوشەوەی کوردستان گرفتی موچەی بۆ دروست دەبێتەوە؟ سپاسەکەم ئوستاذگیان خۆی ئەوەی ئەگوزەرە ئێستا باس لەوە کرێت کە عێراق هیچ خەزینێکی نەقدی نییە وەکو دیناری عێراقی بۆ پارە بۆیە ئەو بڕەپارەی کە دەستی ئەکەوێ ڕێک ڕاستە و خۆی دە بە موچە بۆ فەرمانبەران بۆیە تووشی هەر کێشەیەک ببێ بە تاکید ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر موچێ فەرمانبەران لێرە نمونێکێنمەوە بۆ جناتەن باس لەوە ئەکرێت کە مانگی 4 ئەم ساڵ 100 ملیۆن بەرمیل نەوت بنمونە فرۆشتراوە لە 99 ملیۆن بەرمیلەکە لە گەروی هورمز بووە و تەنها 1 ملیۆن لە کەرکووکەوە بووە کە بۆ ئوردن لێرە تەبان لێرە باس لەوە کە ئەڵێ ئەگەر ئەم 1992 واتە ئەگەر ئێمە بڵین 100 بیکێنە دوو بەشەوە 99ەکەی بۆ گەروی هورمز بێ ئەوەی تریش بۆ ڕێگەکانی ترەوەی کە لە ڕێگەی ئوردنەوە بێ بنمونە واتە لێرە ئێمە لەو 100 بەشە 99 بەشی لە دەست ئەدەین بۆیە بێتە زەرورکی زیانێکی زۆر گەورە
بۆ عێراق خۆیان بەرپرسانی عێراق باس لەواکەن ئەگەرەوە ئەم احتیمالە ڕوو بدات وای لێت کە وەکەوەی کە فەرمانبەرێک لە کۆتایی مانگ پێبووترێ تۆ دەرکراوی لە ئیشەکە موچەشت نییە یاخود بە شێوەیەکی تر باس لەواکەن ئەڵێن موچەخۆرێک بنمون یاخود فەرمانبەرێک پێشتر موچەکەی 1 ملیۆن دینار بووە لە دوای ئەم داخستنی گەروی هورمزا بێتە 120,000 دینار یعنی وەکو ئەوەیە کەمانەوەیە کە ڕێژەیەکی زۆر لەو بڕەپارێ ئەبدرێت یاخود کەمە بێتەوە بڕێکی کەمتر وەرەگرێ بەشی ژیانی ناکە بۆیە ئەگەریمە باسی خۆمان بکەین باسی یاریمی کوردستان بکەین تا ڕادەیەک لە 2014 تا ئێسێمە ڕاهاتوین لەگەڵ ڕاهاتنەکەش ناقانونی بووە بە نمونای تر ئەوەی کە با بڵێن باس ئەکرێت و فعلەن جێبەجێ کراوە بوو جناتە نازانن ئەو پاشەکەوتە ئیجباریەکە بوو دوایەوە لێبڕینەکە بوو و دوایەوە تا ئێستا تا ئەم دقەیە ئێمە هەمیشە موچەکانمان دواکەوێ بەهۆی ڕێکنەکەوتنی حکوومەتی ئیتحادی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە تا ڕادەیەک ئێمە توانین بڵێن فەرمانبەری خۆمان وای لێ هاتووە کە ئیتر موچەکە دوا بکەوێ پێشبینی ئەکا یاخود ئەگەر بنمونە ئەم مانگە ئێمە موچەی خۆمان ئێستا کە ئێستاوە تقریبا 26 یاخود بەرەو کۆتایی مانگی 6 ئەڕۆین هێشتا موچێ مانگی 5مان وەرنەگرتووە ئەگەر لە کۆتایی مانگی 6 موچێ مانگی 5 وەر بگرین موچە خۆر یاخود فەرمانبەر وای لێ هاتووە پێشبینیەوە کاڵێ لەوانەیە ئەم موچەیە بۆ بەشی بنمونە بەشی 2 هەفتە 3 هەفتە بکە بەڵام من دوای مانگ و نیم 2 مانگی تر ئەنجا موچێکی تر وەرگرم مەبەستم چیە مەبەستمەوەی ئێمە وەکو خۆمان وەکو فەرمانبەران وەکو موچە خۆرانی ما تا ڕادەیەکی زۆر ڕاهاتوین لەگەڵ ئەوەی موچەکەمان دوا بکەوێ بەداخەوە ڕاهات نەکەش ئەوەی نییە کە ئێمە قوبوڵی ئەوەمان کردووە نەخێری تر لە ناچاریە وای لێ هاتووە بەو شێوازە لێ هاتووە بەڵام هاوڵاتی لە عێراق 3-4 ڕۆژ ئەوەی کە بیستومەنەوەی بینی 3-4 ڕۆژ فەرمانبەر کە موچەکەی دواکەوێ ئامادەی ڕێک بچێت سەرجادە و بنمونە بینیمان کە جارێک لە جارەکان چوونە ناو پەرلەمانی عێراقیەوە ئیتر هۆکارەکە چی بوو نەیان هێش بنمونە پرۆسەی بەڕێوەبردن و حکومڕانی لە عێراق بە ئاسایی ئەنجام بدرێت لەبەرەوەی ئەوان ئەوەی کە وەکو هێڵی سوور ئەزانن مافی فەرمانبەرە مافی موچەخۆرە کە موچەکەیەتی کە ئەوەش مافێکی زۆر ئاساییە کە بێ زۆر بە ئاسایی لە کۆتایی عێراق هیچ ڕێگەیەکی بەدیلی هەیە بۆ ئەوی ڕوبەڕووی ئەو قەیرانە نەبێتەوە ئەتوانێت نەوتەکەی لە ڕێگەی ترەوە بفرۆشێت لە ڕێگەی بۆری تورکیاوە یاخود ئەوەش هەیە بەس بەڵام جەنابەت ئەزانیە خودی هەناردەکردن لە ڕێگەی تورکیاوە ئیتر بە نەوتی خۆشمانەوە نەوتی عێراقەوە بەگشتی کۆمەڵی کێشە و گرفتی هەیە ئەوەش لە بینی حکوومەتی ئیتحادی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بێ ڕێک بکەون لەسەر ئەوەی کە ئەو بابەتە چارەسەر بکرێت بۆ ئەوەی ببێتە سەرچاوێکی گرنگی تر بۆ ئەوەی کە نەوت بفرۆشرێت و هەناردە بکرێت ئەگەر خوانەخواستە هۆکارێک با بڵێن ڕوویدا یاخود شتێک بوو کە گەرۆی هورمز دابخرێت بەڵام لەمانە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئابووری عێراق توانە و بەهابووری هەرێمی کوردستانیش توانە ئیمکانیتی ئەوەیە کە خۆی بگەێنێت تاسی خۆژێنی یاخود ئەوەی کە پێ ئەوترێ بە عەرەبی ئیکتیفای ذاتی یعنی پێداویستەکانی ناوخۆ لە ناوخۆ پڕی بکاتەوە بە تایبەت لە بواری خواردەمەنی واتە ئێمە لەبەری ئەوەی کە چاوەڕێەوە بکەین نەوتەکەمان بفرۆشتێت و پارەمان دەست بکەوێ بۆی بتوانین خواردەمەنی هاوردە بکەین لە تورکیا و لە ئێران کە ئێران تووشی ئەو شەڕ بۆ ئێستا ئەکرا ئێمە چەندین ساڵە دەیان ساڵە باسیەوەکەین کە توانە و ئیمکانێتی هەرێمی کوردستان توانە و ئیمکانێتی عێراق لەو ئاستەیە کە بتوانێت خواردەمەنی بۆ خۆی دابین بکات و ئیتر چاوی لەوە نەبێکە ئەو بابەتانە هاوردە بکە لە دەرەوە زۆر باشە ئەگەڕێمەوە لا دکتۆر باسی ئەگەر دەرفەتە و باسی ئەگەری وەرگرتنی قەرز لە سندوقی بانکی نێودەوڵەتی بۆ عێراق دەکەین بۆ چارەسەرکردنی ئەگەر قەیران دروست بێت دەچینەوە لە کاک شێرزاد لە هەولێرەوە کاک شێرزاد ئەگەر گوێت لە دەنگی من بێت دەمەوێت باسی بێگومان یەکلابوونەوەی ئەم جەنگە مانای باڵادەستی لایەنی براوە دەدا چی ئیسرائیل بێ یاخۆ چی ئێران بێت ئەمە کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستان چۆن دەبێت و ئەگەر ئیسرائیل سەرکەوێت هاوکێشەکان لە ناوخۆی عێراق چی بەسەر دێت خۆی کاریگەری ئەو جەنگەی لەسەر عێراق و هەرێمی کوردستان ئەگەر بە جوانی پۆلینی بکەین ئەوەی کەمە دەیرێن وەکو برێن دیوە سیاسەکەیتی یعنی ئەمە لێرکانە بازە تەرەفگیری ناکەین و بازدا هیچ شتێک ناکەین بەڵام ئەوەی کە دیارە بەو شێوازەیە ئەگە ئەو جەنگەیە
درێژخایان بێ و درێژە بچێشیتن کاریگەری ڕاستە خۆی لەسەر عێراق دەبی بۆ مەرجەی لە غەیری تەرەفی ئیسرائیل و ئێران تەرەفی تکەیانی بابرێن تەرەفی سێم بێنە ناو جەنگەکەی ئەو کات بە جۆرێک لە جۆرەکان خۆ دەزانی ینی عێراق بە باڵی ئێراندا شکایتەوە بۆ بابرێن پرۆسە حکومڕانی ئێستاکایەتی و هەرێمی کوردستانیش بە جۆرێک لە جێورەکان لە محوەری ئەمریکی غەربیەوە تا زیاتر بابرێن دەستەوە بواری محوەری ئیسرائیلی بۆیە لە ئەگە ئەو جەنگەیە درێژە بچێشیتن و بۆ نمونە ئەگەر بە وەکالەتەکانیش بکەونە ناو خودی جەنگەکەوە کاریگەری زۆری لەسەر عێراق دەبی ئەو کاتە ئیسرائیل و هاوپەیمانەکانی و ئەگەر وەکوت ئێران کە کاردانەوەی هەبی بۆ لێدانی ئەمریکا ئەو کات ئەمریکا و ئیسرائیل لە بەغدا دەدەن واتە لە کەرکووکەوە تاوەکو بەسرا دەبنە ئامانجە سەربازیە گرنگەکانی ئەمریکا و ئیسرائیل بە پێچوانەشەوە هەرێمی کوردستان لەبەرەوەی وەکو گوتم لەو میحوەرەیدا بڕێونەڕێی ئەو کات و ئێستاش بازێک قسە و شڕۆڤە هەیە کە هەرێمی کوردستان یعنی شتی بەسەداڕەوە یاخود دەستی شکردووە دەبێتە ئامانجەکانی کۆماری ئیسلامی ئێران بەڕێ لە هەور دولاوە زەرەر و زیان بەهۆرچیان دەکەی وەکو بابرێ مستەقبەلی سیاسیش دەبۆ عێراقدا ڕاستەکەی یعنی عێراق پێویستە بگاتە قۆناغەشی لە دوای 2023ەوە ئێمە برێن هەوراز و نوشەی زۆرمان بەخۆ بینیەوە بەڵام تا ئێستاکە نەتواندراوە حیزبە سیاسەکان بە تایبەتێگە حیزبی شیعیش بۆ نمونە خۆشیعار لە ئێرانیە لە وڵاتی تریشەیە بەڵام پێویستە بەشە نیشتیمانەکەی خۆیان بەشی بابرێن گشتەکەی خۆیان بخەنەگەڕ و عێراق ببتە وڵاتێکی عێراق ئەو کاریگەرانی بەسەدا نەمینێ و سیاسەتێکی خارجی خۆی هەبی سیاسەتێکی داخلی خۆی هەبی جێشی خۆی هەبیتن ئەو هەموو بابرێن تشکیلاتە لە جێیش کە ئێستاکە وەکو حەشد و وەکو بابرێن شتی ترەوە ئەوانە نەمینێن بۆی موبەڕیر نەبی عێراق بکەویتە ژێر ئەو هێرشانە بۆی موبەڕیر نەبی ینی بابرێن هەر وڵاتێک دەستدرێژی بکاتن لە بۆ عێراقدا بە هەمان شێوە هەرێمی کوردستانیش پێویستە بەڕاستی دەسەڵاتی سیاسی ڕەهەندە نیشتیمانی و ڕەهەندە کوردستانەکەی بەرزتر بکەنەوە بیخەنە لێڤڵی یەکەمی خۆیان ینی استراتیژی هەرێمی کوردستان تا ئێستاکە دیارنێ بەداخەوە لە 92 کە ئێمە کۆتاییمان بە شەرعیەتی شۆڕژگێڕی نەشەرعەتی بەرەی کوردستانی هاتینە سەر هەڵبژاردن و دروستکردنی حکومەتەوە وەڵام تا ئێستاکە شەرعیەتی حکومڕانی سیاسی یاخود ببنە وجە نەزەری سیاسیمان لە هەرێمی کوردستان دیار نییە بۆیە ینی بە پێی بەرژەوەندی حیزب بە پێی بەرژەوەندی تیجاری بە پێی بەرژەوەندی ئابوووریەوە ئێمە بە دوای شوێنتر کەوتینە نازانین تا ئێستاش چمان دەوێتن هەڕەشە لە عێراق دەکەین و لە هەجەمان بەرامبەر بە عێراق توندا لە دەستە مێزی گفتوگۆ لەگەڵی داناویشین بەڵام هەموو چارەسەرەکانیش لە بەغدا دەبی لەگەڵ ئەو پێک بێن ئەگەر ئێمە نەتوانین بابێن ئەو سیاسەتانە لە هەرێمی کوردستان وەکو استراتیژ و لە عێراقیش وەکو استراتیژ ئەو سیاسەتانە ڕوون بن بەرێن مەترسی زۆر باش کاک شێرزاد ئەگەر دەرفەتە بوو دەگەڕێمە وڵات مامۆستا هۆشمەند کاک شێرزاد وتی تا ئێستا هەرێمی کوردستان و عێراق یەکلایی نییە عێراق تا کەی بێلایەنی خۆی لەم جەنگەدا دەپارێزێت ڕاستیەکەی عێراق ئەکتەرێکی ئەوەندە بەهێز نییە بتوانێت کاریگەری گەورەسە جەنگەکە هەبێ عێراق کاریگەری لێکراوە عێراق وڵاتێکی لاوازە وڵاتێکە بەڕاستی پارچەپارچەیە وڵاتێکە تایدا هەپەیوەندیەکی ئەو حەپەیوەندی کە دەوڵەتی دروست کردو هەپەیوەندیکی لاوازە وڵاتێکە دابەشبووی کۆمەڵێک مەزهەب و کۆمەڵێک حکوومەتی جیاوازە و ئەمە ژوای کردووە قەراری سیاسی عێراقی زەعیف بێ و ئەمە ژوای کردووە عێراق نەتوانێت پێگەیەکی ڕۆڵێکی ئیقلیمی هەبێت لە چارەسەری دۆخەکەیە وەکو ئەو ڕۆڵی کە عومان و کە لە قەتەرێک گێڕن و ئەمە لایەکراکی دیکەشەوە عێراق بەهۆی ئەوەی کە لە 2023ەوە عێراق لەژێر هەژمونی ئێرانایە و نخبەی سیاسی شیعی نخبەیەکە تابعی ئێرانە تا ڕادەیەک متعاتیفە لەگەڵ ئێرانە و هەتا وەگوپێی بگونجێ پشگیری ئێران دەکات و نەوە بناڕاستەوە خۆش بێت بەڵام لەلایەکی ترەوە گروپە شیعە میلیشایەکان ئەوانە کە هەندێک لە هێزەکانی ناو حەشتی شعبی بە تەواوەتی هاوپەیمانی ئێرانن و دیارنی ئەگەر ئەم جەنگە درێژە بکێشێ ئایا تا کۆتایی بە بێدەنگی ئەم هێزانە بێنەوە ئایا ئەم هێزانە تا کۆتایی ئەتوانن لەژێر فەرمانی مەرجەعیەت و لەژێر فەرمانی سەرۆکوەزیرانە بوەستن و بێلایانی خۆیان ڕابگرن ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ئایا جەنگەکە تا چەندێک درێژە کێشێ بە باوەڕی من ئەگەر جەنگەکە درێژە بکێشێ و دانوستان نەکرێ و بەتایبەتی ئەگەر ئەمریکایەکان گورز بۆشێن لە ژێرخانی ناوەکی ئێران ئەو کاتە هێزە
وەکالەتەکانی ئێران دووبارە دەکەونەوە ئەنجامدانی چالاکی و لە ڕووی کردەی چالاکی و سەربازیەوە هەم ئیسرائیل و هەم ئەمریکاش دەوانە بکەن ئامانج کە بیمان نەچێ ڕاستە هێزە دۆستەکانی ئێران لە ناوچەکە لاواز بوون بەڵام بنەبڕ نەبوون ئێمە قسە سەر حیزبوڵڵا بکەین هێشتا دیار نییە کە حیزبوڵڵا چەک نەکراوە و خاوەنی ژێرخانێکی چەکی باشە بەشێکی ئەو چەکانە هێشتا بەکاری نێناو ماوێتی و بە شتێکی کە ئیسرائیلەکانی ترسن و حکوومەتی لوبنانیش بەردەوام چاودێریەکە و لە هەمان کاتە توانای حوسیەکان هێشتا ئەگەرچی تا ڕادەیەک لاواز بووە بەڵام بنەبڕ نەبووە یعنی دۆناڵد ترامپ کە دەسەڵاتی وەرگرت چەند هەفتەیەک هێرشی تونتیژ و شڕپڕی کرد لەسەر حوسیەکان بەڵام دوای گەشتە ئەو ئەنجامەی کە هیچ نەتیجەیەکی واقعی و فعلی لەسەر توانای حوسیەکان لەسەر ئەرزی واقع لە هەژمونیان بەسەر گەری پاوەندبەندەبان نەبووە و ئەمە ژوای کردووە بەردەوام تا ئەم ساتەشی لەگەڵا بێ حوسیەکانی یەمەن موشکی بالیستیکی ئاراستەی ئیسرائیل دەکەن و هەر لەبەر ئەمەشەوانی ئەگەر ئەم جەنگە درێژە بکێشێ وەگەر ئەمریکایەکان ئەفغانەکانی ئیسرائیل بە زیاتر بێنە پێشەوە و دوور نییە کە هێزە شیعەکان لە عێراقیشە بکەونە جوڵ و چالاکی و ئێستا بیرمانەچێکە ئەمریکایەکان پێش دەست پێکردنی ئەم ئۆپراسیۆنە ئیسرائیل بانگەوازیان کرد بۆ سەرجەم خێزان و دیبلۆماتکار و ڕۆژنامەنووس و میدیاکارەکانە کە لەرە ئیشتەکان جێبێڵن ئەو ئێساش وردە وردە خەریکە کۆنسوڵخانە و باڵێزخانە و قاعدە ئەسکەریەکانیان وردە وردەکەمەکەنەوە و خۆیان تۆکمەکەن دیارە خۆیان ئامادە کردووە بۆ هەر ئەگەرێکی لە ناکاو کە وەکو لێکەوتەکانی جەنگی ئیسرائیل بێتە ئاراوە لە هەر حاڵەتێکا بێ ئەگەر بێت و دۆخەکە هەسیان لێک وەربگرێ عێراق کاریگەری ڕاستەوخۆ وەرەگرێ چکە وەکو باسمان کرد عێراق سنوورێکی دوور و درێژی لەگەڵ ئێراندا هەیە مێژوویەکی چڕوپڕی هەیە پەیوەندیەکی چڕوپڕی هەمەلایەنەی و فرەڕەهەندی لەگەڵ ئێراندا هەیە چ لە هەرێمی کوردستان عێراق و بیشمان نەچێ عێراق لە بەردەم ئەن هەڵبژاردنێکی چارەنووسسازدایە کە لە مانگی یانزە ئەم ساڵایە و دەکرێم هەڵبژاردنە ئەگەر بەرپان بکرێت لەوانەیە لە ڕێیەوە نەخشەرەگایەکی نوێ لە حکوومەتی تازە عێراقا بێتە ئاراوە مامۆستاوەشمەند دۆخی ناوچەکە ئەگەر ئیسرائیل هەژمونی زیاتر بکات ڕۆڵی تورکیا چی دەبێت تورکیا بە شێوەیەکی ڕاستەوە خۆکەوێتە بەرمەترسی یاخۆ جموجۆڵێک دەکات بۆ ئەوەی هەژمونی خۆی بستەپێنێت بەرامبەر بە ئیسرائیل خۆی ئەم جەنگە بە هەر بارێکا بکەوێت نەوعەنما هاوپەیمانەتی هێز دەگۆڕێت یعنی بە هەر بارێکە ئەگەر ئێران لاواز بە ئیسرائیل باڵادەست بێ یان ئەگەر بێت و ئێران بتوانێت کاونتەر باڵانسی ئیسرائیل بکات بە هەمان شێوە نەخشەی هاوپەیمانەتەکان دووبارە لە وڵاتی ناوەڕاستە دەگۆڕێن یعنی ئێمە لە سووریا بینیمان سەرەتا هاوپەیمانەتەکان بە جۆرێک بوون بەڵام دوای پاشەکشەی ئێران و رووسیا ئێستا هێزە هاوپەیمانەکانی کۆن بوونەتە کێبڕکێکەکان و ئەمەش بە ئاشکرا لە تورکیا دیارە دۆخی تورکیا دۆخێکی زۆر مقلیقە کاربەدەستانی سیاسی تورکیا و پارتە سیاسیەکانی تورکیا ناشاردوێتەوە کە بەڕاستی تورکیا زۆر نیگەرانە لەم باڵادەستی ئیسرائیل کە لە ئێرانە وردە دەرەکەوێت و نیگەرانن لە هەر گۆڕانکاریەک لە ڕژێمی سیاسی ئێرانە بکرێ فاکتەری هەرە سەرەکی ئەم نیگەرانی تورکیاش بۆ ئێران خۆی لە مەسەلەی کووردا دەبینێتەوە بیمان نەچێت کە تورکیا زۆر بە چڕوپڕی لەسەرخەتە بۆ ئەوەی کە کێشەی پەکەکە چارەسەر بکات دەبارێکا کە دۆخی ناوخۆی خۆی سەقامگیر بکات و ئەمەش دەستپێشخەری تورکیاش کە کراوە هیچ دوور نییە کە پەیوەندی پێشببینی ئەم گۆڕانکارانی ئێستا ئێرانان کردبێ وەگەر بێت و دۆخی ئێستا ئێران بەردەوام بێ وەگەر بێت و ڕژی گۆڕانکاریەک لە ڕژێمی سیاسی ئێران لە ئایندای بێت ئاراوە بە دڵنیاییەوە ڕۆژهەڵاتی کوردستان و هەچ پارێزاکە ڕۆژهەڵاتی کوردستان وەکوم دۆخی ئێستا نامێنن و هێزە سیاسیەکان لەوێ دەگەرێنەوە ئەوێ و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هۆشیاری سیاسی هۆشیاری جەماوەری هۆشیاری نیشتیمانی خەڵکی ئەوێ بای ئەوەندە هەیە کە بتوانن حکمڕانی خۆبڕێبەری ناوچەکی خۆیان بکەن و ئەما شتەیە کە تورکیا لێ ترسێ کە هاوسنوور بێ لەگەڵ فەرمانڕەوایی و حکمڕانی کوردیە لە ناوچەکانی خۆی و ماکۆ هەتا درێژێ بێتەوە بۆ برادۆست و بۆ زاخۆ و لەوێشەوە بۆ قامیشلی و ئەفرین کۆبانی و ئەمە ئەوەیە کە تورکیا بەڕاستی دێوەزمەیەکە کە تورکیا دەیترساوە پێشتر هەر لەبەرەوەش بوو دەوڵەت باخشێلی سەرۆکی پارتی نەتەوە پەرست مەهەپە لە مانگی دەی ساڵی ڕابردوو دەست پێشخەرێکی گرد و ئەو پرۆسە چارەسیەکە ناوێنی پرۆسی چارەسەری هاتۆتە ئاراوە لە مخاتەبەکردنی
عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمرانی لەگەڵ هێزەکان و باڵەکانی پەکەکە چ لە سووریا چ لە عێراق و چ لە ناوچەکە و پێم وایە ئەمە بەشێکی پێشبینیکردی تورکەکان بوو بۆەوەی کە لەوانەیە هاوسەنگی هێز ناوچەکەیان بگۆڕێت لە بەرژەوەندی کورد بۆیە خۆیان ئامادە کردو بۆ ئەوەی پریشکی ئەماگرە بەر تورکیا نەکەوێت و تا ئەو پەڕی فشاریش بەکار بێنن بۆی لە دەوڵەتانی داوسیانە مەسەلەی کورد بە جۆرێک نەکەوێتەوە کە کاریگەری هەبێت لەسەر کەمینی کوردی لە تورکیا. زۆر باشە دکتۆر خالی دەگەڕێمەوە لای بەڕێزت ئەگەر دۆخێکی قەیراناوی بۆ عێراق دروست بە عێراق لە سندوقی نەقدی نێودەوڵەتیەوە قەرزی پێدەدرێت چونکە لە شەڕی داعشیشدا بە هەمان شێوە خۆی دەرباز کرد لە قەیرانەکان ئەم جارێش بە تایبەت کە جەنگەکە ئەگەر ئاڵۆز بێت ڕەنگە عێراق نەتوانێت قەرز بداتەوە. بەڵێ خۆی نەتوانینی عێراقەوە ئەگەریکی دوورە بەڕاستی لەبەرەوەی جەنابتان ئەزانن یەکەم ئەم شەڕەوەکو عەرزی بەڕێزتانم کرد وەکو بەڕێزان میوانە بەڕێزەکان باسییان کرد کە وەفعلن بەرپرسانیش با بڵێن یاخود ئەو کەسانی کە پسپۆرن لە بوارەکە باس لەوە ئەکەن کە نایانەوێ بەرپرسان لە ئیسرائیل و ئێران نایانەوێ شەڕەکە درێژ بوێتەوە لە ئەوەی کە پێویستە ئەمان ئەڵێن ینی ئێران ئەڵێ ئەبێ با بڵێن وانەیەکی زۆر تۆند و یاخودین فێری ئیسرائیل بکەین بدەین و لێ بکەین کە ئیتر جارێکی تر هەڕەشە لە ئێران نکاتەوە ئیسرائیلیش بە هەمان شێواز ئەوان ئەڵێن ئەبێ بەرنامەی ئەتۆمیەکە لە ناو بەنین ئەوەی ئێرانە بۆیە هەردووکیان ئەیانەوێ بە کورد لە کورتترین کاتدا بگەنە ئامانجی خۆیان بەڵام ئایا کێ سەرکەوتو ئەبێ و کێ براوە ئەبێ ئەوە شتێکە بابەتەکە ئەمێنێتەوە بۆ ئایندێکی زۆر نزیکدا مەبەسم چیە مەبەسم ئەوەیە کە ئەگەری ئەوەی کە شەڕەکە ماوەیەکی زیاتر لەوەی کە تەسەورەکەم باس لە مانگ بکرێت کەمتر بکرێت تەسەورەکەم دوور بێ بە تایبەت ئەبینین کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ترامپ باس لەوەکە کە ئەڵە هەفتەی داهات و شتی زۆر گرنگ ڕوو ئەدات و من ینی دەستێوەردان و تەدەخولەکەم لە ئیشەکە تەسەوریەوەکەم کە لاخیرەوە بگەنە دانوستان ئەوەی کە ئێستا بنمونە باسی لەوە کرێت کە سەرۆکی فەرەنسا ماکرۆن باس لەوەکە ئەڵێ منیش هەوڵدانێکی باشم هەیە کە قەنەعەت بە هەردوو لا بکەم کۆتایی بە شەڕەکە بێنن تەسەوری ئەوەکەم کە لە هەفتەی داهاتووە کۆتایی پێبێت من مەبەسم چیە مەبەسم ئەوەیە کە حتا ئەگەر واش نەبێ خوانە خواستا عێراق لەبەر ئەوەی نەوتەکەی هەیە عێراق لەبەر ئەوەی یەدەگی زۆری هەیە هی با بڵێن هی دراوی گرانبەها دۆلارە لە زێر ئەمانە زۆر بە ئاسایی ئەتوانێ داوای قەرز بکە لە لاینەکان لاینە پەیوەندیدارەکان بنمونە سندوقی نەقدی دەولیە یاخود بانکی دەولیە ئەتوانێت داوای قەرز بکات و ماوەی قەرزەکەش کە ئەتوانێت بنمونە بۆ مانگ دوو مانگ بۆ سێ مانگ ئەتوانێت قەرز بکات و بە ئاسایی ئەتوانێت و پارەیە لە ئەنجامدانی فرۆشتنی نەوتەکەش وەکو جەنابتان باش ئەزان ئێستا نەوت تا ڕادەیەک نرخەکەی زیادی کردووە سەروی 70 بۆ 72 دۆلارە ئەکرێ ئیسیفادە لەم حاڵەتە بکەن لەم فرۆشتنی نەوتە بکەن بەو سیارەوە ئەتوانن پارێکی چاکیان دەست بکەوێت بەڵام لە عێراق کێشێکی زۆر گەورایە ئەوەی کە بۆتە با بڵێن گەورەی یاخود کێشەکە گەورە کردووە خەبارێک کێشەکە گەورە کردووە ئەوەیە کە موچەی فەرمانبەران کە بە دیناری عێراقیە ئەو دینارە ئەو نەقدا کە پێویستە لە لاینی حکوومەتی عێراقی بێ نییە یعنی ئەو نەقدەی کە لە بازارەکانی عێراق هەیە لە 1970 ئەڵێن لای خەڵکە لە ماڵانە تەنها 120 لای حکوومەتی عێراقیە بۆیە لێرە چەندێک حکوومەتی عێراقی دۆلاری دەست بکەوێ کێشەکە ئەوەیە کە نەقدی عێراقی نییە کە بیگۆڕێتەوە دۆلار بە دینارەوە بیکاتە دینارەوە بیدە بە فەرمانبەران بۆیە بینی جەنابەت ئێستا ئەم دقەیە حکوومەتی عێراقی بە سەرۆکوەزیرانی شەوە هەوڵە دەن کە پرۆسەی فرۆشتن و کڕین لە عێراق پرۆسەیەکی ئلکترۆنی بێ پرۆسەیەکی دیجیتال بێ نەک ئەوەی کە بە کاش و بە وەرەقی بێ بۆ ئەوەی ئەو پارەیە کە چووە بانکەکان و بوو بە ڕقەمی ئەو کاتە بەو شێوازە حکوومەت ئەتوانێت زۆر بە ئاسایی کە دۆلارەکەی دێت بیگۆڕێتەوە بە دیناری ڕقەمی و موچێ فەرمانبەران وەکو جەنابتان ئەزانن لە عێراق پرۆسەی تەوتین هەیە ئیتر بە ڕقەمی فەرمانبەر موچەکەی وەرەگرێ و ئەتوانێت بچێ بۆ شوێنان بۆ ئەو سوپەرمارکت و مۆڵانەی کە بنمونە حتا لە وێزگەکانی ئینی سوتەمەنی بنزینە نەوتە بابەتەکانی تر زۆر بە ئاسایی ئەتوان لە ئینیکی کارد بنمونە یاخود ئەو کاردانەی کە هەن تەعاملیان پێ ئەکرێ بە نمونە FIB ئەتوانن بەکاری بێنن و
ئەو نەوتە بنزینە بابەتەکانی ئەیکڕن بە دیناری ڕقەمی بکڕن. بۆیە حکوومەتی عێراقی ئەو ئێستا تووشی ئەو کێشە بووە و ئەوێ لە ڕێگەی ئەو گۆڕانکاریە کە بە تەمایەتی بنمون لە ئایندەیەکی زۆر نزیکدا ئەنجامی بدات کە من تەسەوڕ ناکەم زۆر بە ئاسایی بتوانێت ئەو ئامانجە بپێچێ و دیناری عێراقی لە دیناری وەرەقی بیکاتە دیناری ڕقەمی لەبەر ئەوە ژێرخانێکی ئیلکترۆنی نییە لە بانکەکان بۆ ئەم بوارە. بەڵام بار حاڵ مەبەست ئەوەیە کە کێشەکە کێشەی بوونی دۆلار نییە لە عێراق دۆلاری هەیە بەڵام کێشەکە کێشەی دیناری وەرەقیە یاخود دیناری عێراقی کە لە دەستی حکوومەتی عێراقیەوە نییە بە وەرەقی یاخود بە ڕقەمی بۆ ئەوی موچەی فەرمانبەرانی پێدابین بکات. زۆر باشە ماوەسا خۆشمەند ئەمێ بزانم لە ڕووی سیاسیەوە ئێران ئەو هەنگاوانێت کە گەروی هورمز بەڕووی هاتوچۆ بازرگانیەکاندا بۆ گواستنەوەی نەوت بە تایبەت دابخات. ئێران توانی هەنگاوەکە بنێت بەڵام ئەوە بڕیاوێکی زۆر قورسە و کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر ئێران و لەسەر دەوڵەتانی خدیش لەسەر هەموو جیهان دەبێت. پێش هەموو شتێکیش بە باوەڕی من دۆستەکانش نیگەران دەکات چکە بیرمان نەچێ لە 140 بۆ لە 150 نەوتی خاوی چین کە پیشسازی چینی لە ئێستا پشتی پێبەستێت لە کەنداوی فارس یا باڵێ کەنداوی عەرەبەوە هاور دەکرێت. ئەگەر ئێران بۆ هەفتەیەکیش کەنداوەکە نۆکەندەکە داخات کە نۆکەندەکە پانیەکەی لە تەسکتین شوێنە 33 کیلۆمەترە 33 کیلۆمەتر کە ئێرانەکان بەڵادەستن بەسەریا زۆر بە ئاسانی توانن بماوەی پێشبینیانی کە کراوە هەفتەیەک دای بخەن. ئەگەر ئەمە بکەن نرخی نەوت لە جیهانە بەرز دەبێتەوە لەوانێ بڕا بۆ $100 ومە کاریگەری ڕاستە و خۆسە تاک بە تاکی دانیشتوانی جیهان دەبێت. بۆ نمونە هەر نرخی بەنزین دە ڕۆژئاوا گران دەبێت لە ئەمریکا لە ئەوروپا لە دنیا گران دەبێت وەمەوە دەکات کارەساتی قەرانێکی ئابووری جیهانی دروست دەکات. پرسیارەکە ئەوەی ئایا ئێران دەسەبا بۆ کارتێکی لەو شێوەرە بە دڵنیاییەوە ئەگەر ئێرانیەکان تەنگەتاو بکرێن و بژاردەکانی بۆ دەستیان کەم بکرێتەوە دوور نییە نەکە تەنگەی هورمز زۆر دوور نییە کە تەنگەی بابلمەندەبیش بگرن چکە بیرمان نەچێ ئەو هێزەی کە باڵادەستە لە یەمەن و تەنگەی یان نۆکەندی بابلمەندەبی لە بەدەستایە تا ئەم دقەیەش حوسیەکانن کە هاوپەیمانی بێچەند دووچوون و دۆستی ڕاستەقینەی ئێرانن و دامی مادی و عسکەریان لەلایەن ئێرانەکانەوە دەکرێت و ئیشاریان لەلایەن ئێرانەکانەوە دەکرێت و عەبدولمەلیک حوسی ڕێبەری گروپی ئەنسارڵڵا نیشانەوەتەوە کە ئەو خۆی بە خوێندکارێکی ویلایەتی فەقیه و ڕێبەری ئێران ئایەتوڵا خامنەیی دانێ. بۆیە ئەگەر ئێرانەکان تەنگەتاو بکرێت و کوێسەرتاوە باسم کرد دوور نییە دووبارە نوێنەرەکانیان وەکالەتەکانیان لە ناوچەکە دەستکەنەوە بە جوڵە و ئامانجە ئەمریکی و ئیسرائیلەکان بە ئامانج بگرن. مەسەلەی بە ئامانجگرتنی کەنداوی سوێس پێم وایە دەنگم نەما بەڵێ داخستنی نۆکەندی تەنگەی هورمز کاریگەریەکی زۆر گەورەی دەبێت لەسەر جیهان و کارگیری بە برەیەک مثل عێراقیش دەبێت وەکو دکتۆریش باسی کرد پێشتر. زۆر باشە دەگەڕێمەوە لای میوانەکەی ستۆدیۆم دکتۆر خالید ئەگەر قەیران دروست بێت لە عێراق مامەڵەی تاڵمان لە چوارچێوەی ئەم جەنگەیە لە ئەگەری درێژە کێشانی جەنگ و دروستبوونی قەیران مامەڵەی دەسەڵاتدارانی بەغداد لەگەڵ هەرێم چۆن دەبێت لە کاتێکە هەرێم و عێراق لە بواری موچە لە نەوت لە هەموو شتەکان کێشەیان هەبووە. ئێمە بەبێ ئەوەی ئەم کێشەیە ڕوو بدات کێشەمان هەیە ئەسڵەن لەگەڵ حکوومەتی اتحادیە ئەوان کێشەیان هەیە لەگەڵ ئێمەیە خوا نەخواستە ئەگەر فعلەن ئەمە کاریگەری هەبێت و کاریگەری بگاتە ئاستی عێراق و داخستنی گەروی هورمز و یاخود هەر بەگشتی زیادبوونی نرخ و کێشەی نەقدی ئەوەی کە ئێستا لە بازارەکانی عێراقدا هەیە وەکو عەرزی جەنابتانم کرد و کەمی ئەو نەقدە بە دیناری عێراقی لە حکوومەتی فیدرالی یاخود حکوومەتی اتحادی باس لەوە کرێت کە فەرمانبەری بە موچە 1 ملیۆن دیناری ئەگەر وای لێ بێت خوا نەخواسە دۆخەکە وای لێ بێت کە تێک بچێ بێتە موچەکەی ئەگاتە یعنی با بڵێن دا ئەبەزێ بۆ 120,000 دینار بۆیە لێرە تقریبان لە 190 موچەکەی خۆی لە دەست ئەدات بۆیە کێشەکە زۆر گەورە ئەبێت. ئێستا ئێمە ئەم دقەیەکە لە خزمەتی جەنابتان و بینەرە عزیزەکان کە باسی ئەم دۆخە ئەکەین کێشەمان هەیە کە ئێمە تا ئێستا موچێ مانگی 5مان وەرنەگرتووە
بۆیە لێرە بەم شێوازە ئەگەر وای لێ بێت بە تاکید هەرێم چۆن مامەڵە لەگەڵ دۆخێکی لەو جۆرە بکات چۆن لە بەرژەوەندێتی کە خۆی لە قەیرانێکی لەو جۆرەیە دەرباس بکات وڵای ئێستا بۆ ئەم دقەیەمە ناتوانین هیچ بکەین بەڕاستی جگەلەوەی کە مناقەشات و مفاوزات و دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقیە بکەن بە هیچ شێوەیەکی بە ناتوانین شت بکەین باس لەبەرەوەی ئەم بابەتە بۆ چارەسەرکردنی هی ئەمڕۆ بەیانی دوو بەیانی نییە ئێمە با بڵێن ماوەیەکی زۆر دوور و درێژە باسیەوەمان کردووە کە بێ حکوومەت یاریمی کوردستان ئیش بکە بۆ بگاتە ئاسی خۆژێنیە خۆت پیشبەستن بە توانە ئەمکانەتی دارایی پێداویستەکانی خۆی لەناو خۆ پڕ بکاتەوە تا ڕادەیەکی زۆر ئێمە ناتوانین هەموو شتەکان بە دڵی خۆمان بکەین و ئەنجامی بدەین بەڵام بەلاینی کەمەوە ئەتوانین لە ڕێگەی توانە ئەمکانەتی مرۆیی توانە ئەمکانەتی دارایی ئەوەی کە لە بەردەستمان هەیە بە نمونە بتوانین بەلاینی کەمەوە خۆراکی خۆمان دابین بکەین نەهێڵین ئەو بەشە گرنگەی کە تقریبا لە 140 خەرجیەکانی خێزانی کوردستانی خۆمان بە عێراقیشەوە لەسەر خۆراک خەرج ئەکرێ یعنی واتە ئەگەر ئێمە $100 وەربگرین تقریبا 40 بۆ $50 لەسەر خۆراک خەرج ئەکرێ ئەگەر ئەومان بۆ بگەڕێتەوە لە ناوخۆ دابینی بکەین کە ئێمە دەمێک ئەم باسەمان کردووە بۆ حکوومەت و بۆ بەرپرسان و بۆ ئەو بەڕێزانە کە پەیوەندیدارن بە بابەتەکەوە ئەگەر ئێمە ئەم هەنگاوە بنین لە ئێستەوە بڕیار بدەین ئیتر لەمە دووە هەنگاو بنین بۆ ئەوەی کە پێداوەسی ناوخۆ بە تایبەت ئەگەر لە بواری خۆراکەکە لە ئیمکانەتی توانە و خۆمان ڕێگەی ئیمکانەتی توانای خۆمان پڕی بکەینەوە ئەو کاتە باس لە چیەکەین باس لە $60 ترەکەین باس لە $50 ترەکەین بەڵام ئەگەر بفەرمووی جەنابەت ئێستا ئەم دقەیەمە چی بکەین نەخێر جگە لە ڕێککەوتنمان لەگەڵ حکوومەتی فیدرالی هیچی ترمان نییە. زۆر سپاس بۆ میوانەکەمان لە سۆدوی شاری سلێمانیەوە دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری دکتۆر سپاس دەکەین کە ئەم کاتە دوێمت بەخشی و مامۆستا وەشمەندعەتا مامۆستای زانکۆل کە لە هەڵەبجەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان و مامۆستا سپاس بۆ تۆش کە تا ئێستا لەگەڵمان بووی و کاک شێرزاد کە بەداخەوە گرفتی دەنگمانە بوو داوای لێبوردنت لێ دەکەین شڵا بتوانین لە کاتێکی دیکەتە قەرەبووی بکەینەوە کاک شێرزاد مامە چاودێری سیاسی بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو ئاسان ئەمەی کە باسمان کرد لێکەوتە و کاریگەریەکانی جەنگی ئیسرائیل ئێران بوو لەسەر عێراق و هەرێمی کوردستان بە تایبەت خواتان لەگەڵ